پێکەوە هەمومانە ڕوانینە وەڵامی بروسکەیی دوعای پیاو چاکان کە چۆن خوای پەروەردگار دوعاکانی گیرا ئەکردن. هەمومان بیرمان لەوە کردوتەوە کە ئایا چۆن ئەو دوعانەی ئەیکەین وابێ گیرا ببێ و بۆچی هەندێک کەسیش ئاوا لە خوا نزیک بوون و دوعایان گیرا بووە. با پێکەوە جارە تەماشای ئەو ئایەتەکەین کە خوای پەروەردگارە فەرمێ لە وەڵامی ئەم غایلانەی دڵی ئێمەمانانە أفرمي وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. أجر عبدكاني من ليان برسيد دەربارەی خوای پەروەردگار و خواناسی و خواپەرستی و لێک نزیکی و تەقوا و دینداری من لیان نزیکم. من وەڵامی ئەو کەسانە ئەدەمەوە کە دوعاکەن با ئەوان بپارڕێنەوە و منیش وەڵامیان ئەدەمەوە با باوەڕ بە من بێنن بەڵکو ڕێنمایی خوایی وەربگرن. کەوابوو خوای پەروەردگار جارێ هەمومانە بێ هەست بەوە بکەین کە خوای گەورە لە هەمومان نزیکە، لەو کەسەی کە یاخیە و لەو کەسەی کە تەقوادارە لە هەمومان هەر نزیکە و وەڵامی دوعاکانیشمانەداتەوە بەڵام بە مەرجی خۆیان تیابێ. خوای گەورە فەرمێ فەلیەستەجیبوا لی، با ئەوان وەڵام دانەوەیان بۆ من هەبێ تا منیش وەڵام دانەوەم بۆ ئەوان هەبێ. خوای پەروەردگار داوای هەندێک شتی کردووە کە ئەبێ ئێمە چۆن ئەرک هەیە و ماف هەیە ئەو کەسەی ئەرکەکان بەجێ دێنێ مافەکەشی ڕەوایە وەری بگرێ، بەڵام ئەو کەسەی کە بۆ خۆی هیچ ئەرچێکی نەهێناوەتە دی و ئەوێ مافەکانیشی دەستکەوێ ئەوە دیارە بە تەئکید خوای پەروەردگار و هەر عەبدێکیش بەرامبەر هەر عەبدێکی تر ئاوابێ مافەکانی ناداتێ یەکسەر، بەڵام ئەشێ فێری کات چۆن ببێ بە خاوەنی ماف دوای ئەوەی کە ئەرکەکان جێبەجێکە.